ئەو ڕاستی پارتی دەیەوێت بە خێرکردنی شەقام بیشارێتەوە. تەنگ دەری بەڕێز پێشەوەی بەرەو سندوقی دەنگدان هەنگاو بنێ، بەر لەوەی کارتی دەنگدان مۆر بکەیت و بیکەیتە ناو سندوقی دەنگدانەوە. لە خۆت بپرسە، ئایا بەڕاستی دەزانی دەمجارە بۆچی دەنگ دەدەیت؟ ئایا دەنگدانەکەت بۆ قرتەوکردنی شەقامێک و ڕازاندنەوەی پارچێکە؟ یان بۆ پرسێکی زۆر گەورەتر و چارەنووس سازترە؟ زۆر گرنگە و ڕاستیە بزانیت کە چۆن پارتی دیموکراتی کوردستان هەوڵی داوە بابەتی سەرەکی و استراتیژی ئەم هەڵبژاردنە لە بەرچاوی خەڵک بشارێتەوە. ڕاستیەکە ئەوەیە کە ئەم دەنگدانە بۆ دەستەبەرکردن و جێگیرکردنی موچە، پاراستنی مافی دەستوری، دیاریکردنی سنووری خاکی هەرێمی کوردستان و مسوەگەرکردنی پشکی بودجێیە. گۆڕەپانی ڕاستەقینی ململانێکە لێرە نییە، بەڵکو لە بەغدایە. لێرەدا پرسیارە سەرچەکە دێتە ئاراوە، کێ دەتوانێت لەوێ شەڕی مافەکانمان بۆ بکات و کێشەکانمان چارەسەر بکات. ئەزمموی دەیان ساڵی ڕابردوو وەڵامێکی ڕوونی هەیە. سیاسەتی پارتی لە بەغداد بریتی بۆ لە هەڕەشە و خۆسەپاندن بەوتنی حساب بۆ کەس ناکەم، من ئەمەم دەوێت، کە دەرەنجامەکەی هەمیشە سزای قورسی دارایی و بڕینی قوتی خەڵک بووە. هەر جارێک موچە 2 مانگ و 3 مانگ دووە دەکەوێت، دەبێت بزانین کە ئەمە باجی سیاسەتێکی شکست خواردووە. لەو لاشەوە پارتی لە بەغدا وەک هێزێکی متمانە پێکرا و کاریگەر سیر ناکرێت، چونکە مێژووی نوێنەرەکانیان نیشانی داوە کە زۆر جار با گەندەڵی بدزیەوە تێوەگلێن و لە پۆستەکانیان دوور دەخرێنەوە. ئەمە ژوای کردووە نەتوانن بە بنادا کوچیکاریی ڕاستەقینە لە مافی خەڵک. بەڵام لە بەرامبەردا کاتێکم خەیرانانە دروست دەبن، جارێکی تر دەبێت سەرکردایەتی یەکێتی و بافڵ تاڵەبانی کۆڵوباری خۆیان کۆبکەنەوە و بەرەو بەغدا بڕۆن بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیەی کە ئەوان دروستیان کردووە. خۆشەویستانی کەرکوب 2 ساڵ پێش ئێستا ئالێرە وعدێکم پێدان، وتم حکوومەتێک دامەزرێنین کە باوەڕی بە خزمەت بێت، کە ڕاستکۆ بێت، کە ئەمنیەتتان بپارێزێت و کەرامەتتان بپارێزێت. بافڵ تاڵەبانی سەلماندوێتی کە بە پەیڕەوکردنی سیاسەتی حەکیمانی مام جەلال دەتوانێت بە گفتوگۆ و هێزی دیبلۆماسی مافەکانمان بەدەست بێنێتەوە، نەک بە هەڕەشەی بێبنەما. بۆیە پرسیارەکە ڕوونە، ئایا نوێنەرێک هەڵدەبژێریت کە لەسەر حسابی سکی برسی و ژانی تۆ ململانێ بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی و بنەماڵەکەی دەکات، یان سەرکردەیەکە بەهێزەوە دەچێتە بەغدا بۆ ئەوەی کۆتایی بە دڵ ڕاوچەی بێموچەیی و هەواڵی بە پەلەی دووەکەوتنی بێنێت؟ بڕیاردان ئاسانە. ئایا دەنگ بە سیاسەتێک دەدەیت کە لەسەر ئازاری تۆ شەڕ بۆ دەستکەوتی تایبەتی دەکات، یان پشگیری لەو ڕێبازە دەکەیت کە سەلماندوێتی با دانیشتێکی سیاسی و دیبلۆماسی دەتوانێت ئاڵۆزترین کێشەکان چارەسەر بکات؟ دەنگی تۆ بڕیاردانە لەسەر داهاتووی موچە و خاکەکەت.